ئێستا تێگەشتن کە ئەو کچە بۆ شوو ناکات لەبەر هیچ هۆکارێ نەبووە بەس لەبەر باوکی بووە. برام ساچی دەڵێ کاکە ئەگەر پێشتر خۆشەویستێکی سادەم لە بۆی هەبا بەس ئێستاکە خۆشەویستی وەکو دەریایەکە لە بۆی مادام ئەو هەندە بە وەفابی لە بۆ بابی کە بابی ویستیتی فڕێدا و لە کۆڵی کاتەوە ئەوە دڵنیا بەو کەسەیە کە من دەمەوێ. کاکە دەبزانە ئەگەر بکرێ بچینە ماڵیان هەم بابی ببینین هەم بەخۆی ببینین. تەلەفۆنیان بۆ بکە؟ تەلەفۆن لۆ بکە. ئەلە مامۆستا فێنک؟ سڵاو باشی سەلامەت بێ سوپاس ئەلحەمدوللا باشم. ئەڵێم ئیزن هەیە ئەمن و مامۆستا ئازاد و براکانی بین بۆ ماڵتان؟ تەواو مادام ئێمە دێن بەس لۆکیشنمان بۆ بنێری زۆر باشە بێ. تەواو دەست خۆش بە مەمنون سەلامەت بی. هەستم با بڕۆین. با بڕۆین. بەسە پێم ناخوێ بەسە بشبورن ماڵەکەمان بچووکە و فۆلکلۆریشە بەڵام ئێرە یادگاری باوکمە لەبەرەوە چەند جاریش پێم وتووە با تەعمیری کەینەوە بەڵام ئەڵێ یادگاریم لێ هەیە. ناکچم نەکەوی شێبکەی ئەمن لێرە بترازە دڵم بە هیچ جێشکە نابتەوە ئەمە یادگارەکانی منە. هەی خوای ڕۆژێک لە ڕۆژات چم لە فێرکۆکەی خۆم کرد بەدەستەکانی خۆم چوو فرێمدا لەبەر دەرچی مزگەفتی لە ئاخیریش هەر فێرکۆکە بەکەڵکەم هات. خەمی مەخۆ کچێکی زۆر نازدارتەیە زۆر داوە لە خودای دەکەم بەرامبەر بەو کوردەوەی کردم لە ناوم بمکوژی وانەکە باوکە گیان دەبی خوا هەفوم کاتت دەبی لەو گوناحە گەورەیە لێم خۆش بی کچەکەم. تۆر باش منی باوکە گیان هەر چۆنێکی گەورە گەورەم کرد هیوەی نەبووەتی فرێدە چ بکەم لەم دەزانم. کاکە ئەوە براکە دڵی لەسەر کچەکەتانە حەز دەبی خوازی ئەگەر ڕازی بێن سوپاسی خۆی دەکەین. خدا عەمر درێژی بکات یاخۆ بەخێر بێ کوڕەکەم. کوڕەکی ئیماندار و بەڕێوشتە زۆرش کاسیبە. الحەمدولله یا ڕەبی وەڵڵاهی ئەگەر فێرکۆکەی من ڕازی بیتن ئەوە هە بە کراسی بەری پێشکەشی دەکەم. نا باوکە من وعدم بە تۆیەوە هەتا تۆ هەبی من خزمەتی تۆکەم من ژیانێکی کەم نایە ببێت و بە قوربان باوکە گیان چۆن نەتوانم من تۆ لانێم و بڕۆم ژیانێ بۆ خۆم دروستکەم ئاخر. داوا لێبڕنیش دەکەم لە حزوری برا گەورەم و مامەی قسەی دەکەم بەس مامۆستا فێنێک یعنی ئەگەر ئەتوو ئەمە قبوڵ بکەی ئەوە منش حەز دەکەم بەشدار بم لەو خێرە گەورەی حەز دەکەم لەگەڵ جەنابەت بێکەوە باوکت پێکەوە خزمەت بکەین پێکەوە یارمەتی بدەین. بەڕاستی من زۆرم خۆش دەوێی وە حەز دەکەم بەشدار بم لەو خێرە گەورەیەش. کچی چت گۆ ڕازی دەبە قسان کە کچم ئەتوانە فکر لە بابی خۆت بکەوە فکر لە ژیانی خۆت بکەوە پێم بێ ڕازی یان نا. الحەمدولله لەخوای بەزانی داهەتا زووە ئەو بابەتەی زوو حەڵکەن باشە کوڕی خۆم. ئینشاءالله ئینشاءالله بە زووترین کات ئینشاءالله هەموو چارەسەر